بەڕێوەین بۆ گوندێکی ناحیەی مەیدان. ئەو گوندەی کە بووەتە ناسنامەی دانیشتوانەکەی و هەموو سەرقاڵن بە پیشەیەکی جیاوازەوە. سەدان ساڵە نیشتەجێی گوندێکن لە ناو زەوی کوردەواری نشیندا. هەزاران گامێش بەخێو دەکەن. خەڵکی دەوروبەر پێیان دەڵێن عەرەبەکانی مەیدان. لە پاش ئازادکردنی کوردستانیش گوندەکەیان ناوی گۆڕاوە بۆ ئازادی. ئەوان دڵخۆشن و لە کاری ڕۆژانی خۆیان بەردەوامن و خۆیان بە غەریب نازانن. أنا عمري 52 سنة. أنا عمري 50. أبويا أكثر 100. جدي أكثر من 100. عمي أكثر بعد. يعني أهلنا أكثر من 100 و100 بس عمي يعني 150 سنة وتوفى. 50 سنة يعني ورا جدي وجد جدي، يعني مو تقول لي يعني ظهر وظهرين، كله يعني هنا احنا عايشين بهذا المكان. والله قرية زين الحمد لله، كل شيء كله زين والحمد لله. يعني بس ظروف المطر أقول لك السنة شوية تأثر علينا وها هي. بازاڕەکانی هەرێمی کوردستان لە هەر سێ شاری دەربەندیخان و کەلار و سلێمانی پڕ دەکەن لە بەرهەمی شیرەمەنی گامێشەکان و ڕۆژانە لە 2000 بۆ 3000 کیلۆ بەرهەمی سپیاییان هەیە. بەرهەمەکانیان پەنیر و ماست و شیر و قەیماغە. عەرەبەکانی مەیدان خۆیان دەڵێن چێژ لە ئازادی دەبین و لەگەڵ کوردەکان پەیوەندی باشمان هەیە. تێکەڵاوی خزمەتیشمان دروست کردووە. نزیکەی 10 کەس لە گوندەکەیان هاوسەرگیری کردووە لەگەڵ کوردەکاندا. والله قديم لزمان روس يعني لما دوصل زيادة إلا 200 صار لو أواي كمان لأن أو عزمان هي أو برامان عزو أو جوالين كمان قديم الليلة. والله خريك أم قامش أنا والله أمان أو قامش مانا ترخريك أنا ياكي نيتي قامش والله أشي إيشك بس ياكي هاتي هر خريك قامش كان والله كان. والله قيمة اللي بانير ماس يتر لقى مشكلة روايك بين شوار زواي كل مان هي تقريبا هم شوار بين جندامان بو يعني بو كل هاي يعني هم تقريبا هروي يعني گوندی ئازادی پرۆژی ئاو و کارەبا و قوتابخانە و ڕێگەوبانی بۆ دروست کراوە. وەک خۆیان دەڵێن کێشەیان تەنها نەبارینی بارانە بۆ خواردن و لەوەڕی گامێشەکانیان. ژیانێکی سادەیی گوندیانە بەسەر دەبن کە لە ژیانی زۆربەی خەڵکی ئەم سەردەمە جیاوازترە و خۆیان بە ژیانێکی شاهانەی ناو دەبن.